ئەنتەرلەیز پرۆژەیەکی گەورەی نیشتەجێبوونی وڵاتی سنگاپورەیە. لە ماوەی 5 ساڵدا دروست کراوە و زیاتر لە 1000 خێزانی تێدا نیشتەجێ بووە و ژمارەی باڵەخانەکانی پرۆژەکە 31 باڵەخانە و لە 6 پێکهاتوون و بە هەموویانەوە 1041 یەکەی نیشتەجێبوون پێک دێنن. ڕوبەری یەکەکان جیاواز و بەپێی ژمارەی ئەندامانی خێزانی نیشتەجێبوو لە نێوان 100 مەتر تا 500 مەتر دەبن. هەرچەندە ئامانجی سەرەکی لە دروستکردنی پرۆژەی مەزنی ئەنتەرلەیز بۆ نیشتەجێکردنی کەسانی کەم دەرامەتەوە و بە شێوازی تەلارسازیەکەی سەرنجی گەشتیارانیشی بۆ خۆی ڕاکێشاوە. ناونانیشی بە ئەنتەرلەیز بۆ شێوازی دروستکردنەکەی دەگەڕێتەوە کە بە واتای لێگئاڵاو دێت و لەبری ئەوەی تەلارەکان بۆ ئاسمان بەرز ببنەوە یەکدا دەبڕن و بە شێوەی ئاسۆیی دروستکراون و لێگئاڵاوراون. لە ساڵی 2009 دەست بە کارەکانی کراوە و لە ساڵی 2013دا تەواو بووە و لەلایەن ئەندازیارێکی ئەڵمانی بە ناوی ئۆڵ شێرنەوە دیزاین کراوە. لە چەندین فیستیڤاڵی تەلارسازیشەوە چەند جارێک خەڵاتی بەدەستهێناوە و زۆربەی ئەو خەڵاتانش کە بەم پرۆژەیە دراوە ئەو خەڵاتانن کە تایبەتن بە ڕەچاوکردنی بوونی سەوزایی کە لە تەلارسازی مۆدێرنی شارسازیدا بایەخێکی تایبەتی هەیە. ئەنتەرلەیز لەسەر ڕووبەرێکی 170,000 مەتری چوارگۆشە دروست کراوە و زۆرترین دیمەنی جوانی کراوە بە ڕووی سەوزاییدا هەیە. حکوومەتی سنگاپورە لە زەویەکی گرانبەها و بە نرخێکی گونجاو ئەم هەلەی بۆ کەم دەرامەتانی وڵاتەکەی بەخشیوە تا بتوانن تێیدا نیشتەجێ بن. دیمەنی ئەندازەیی و هەندەسەیەکەی زیاتر لە ئاسمانەوە دەردەکەوێت و باخچە سەرسەوز و فراوانەکانی و سەربانی سەوز و ڕازێنراوەی کە بۆ کۆڕ و کۆبوونەوەی کۆمەڵایەتی دروستکراوە و بە لە کۆنی جوان و ڕازێنراوە و حەوشەی هاوبەشی گەورە لە تایبەتمەندیەکانی ئەم پرۆژەیەن. جگە لەمانە پرۆژەکە گۆڕەپانێکی ناوەندی و چەندین حەوزی ئاوی لە نێوان باڵەخانەکاندا هەیە و جگە لەوەی کە چەندین هۆڵی وەرزشی و خزمەتگوزاری تریش لەخۆ دەگرێت. سەرپەرشتیارانی پرۆژەکە باز لەوە دەکەن ڕەچاوی باری کۆمەڵایەتی کراوە و شێوازی تەلارسازیەکە وەڵام دەرەوەی ئەم پێداویستەی دانیشتوانی پرۆژەکەن و جگە لەوەش پرۆژەی مەزنی نیشتەجێبوونی ئەنتەرلەیز سەرنجی شەیدایانی تەلارسازی و گەشتیارانی ڕاکێشاوە و ساڵانە بە هەزاران گەشتیار سەردانی دەکەن. سنگاپورە لە بەرنامەی گەشەپێدانی ئابووری خۆیدا سوود لە هەموو هەلێک وەردەگرێت بۆ بوژانەوەی کردی گرنگی گەشتیاری و وێڕایەوەی کە زیاتر لە 1000 خێزان لە پرۆژەی ئەنتەرلەیزدا نیشتەجێبوون وەک هۆکارێکی گرنگی پەرەپێدانی کردی گەشتیاریش سوودی لێوەردەگرێت.